ساڵانە لە وەرزی زستان و هاتنی سەرما بەشێک لە وڵاتیان پەنا دەبەنە ناوچە شاخاویەکان و بڕینەوەی دار و درەخت و ژنگە و سروشتی ناوچە شاخاویەکان دەشەوێنن. ڕێکخراوەکانی بواری ژنگە و چالاکانی کۆمەڵی مەدەنی دەڵێن پێویستە حکوومەت نەوت بەسەر وڵاتیان و بە تایبەتی ناوچە شاخاویەکان دابەش بکات بۆ ئەوەی وڵاتیش پەنا بۆ بڕینەوەی دار و درەخت نەبات. ئێستاش کە فەسڵی زستانە ئێمە ڕێنماییمان بۆ هاوڵاتیان ئەوەیە کە سروشتی جوانی کوردستان وابەستەی ئەو دار و دەوەنەیە کە لە ناوچەکەدا هەیە بۆیە پێویستە بیپارێزن و لەلایەکی کەش داوامان لە حکوومەتی هەرێمەوەیە کەوا سوتەمەنی بۆ ئەو ناوچانە دابینکە بەڕاستی واجبە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان سوتەمەنی بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکە وە بە تایبەت لە ناوچە شاخاویەکان و کە پێشتر دەست پێ بکات. من ساڵان کە نەوت دابەش ئەکرا لە ناوچە شاخاوەکان و دەست پێکرا لەبەر ئەوەی کە ناوچە شاخاویەکان زیاتر ساردن. بەڵام ئەبینی بەداخەوە ئێمساڵ ئەوە مانجی 12 بەرەو نیوەی مانجی 12 ڕۆین تا ئێستا سوتەمەنی دابەش نەکراوە. لای خۆشیانەوە وڵاتیان بڕینەوەی دار و درەختی ناوچە شاخاویەکان بەکارێکی خراپ دەزانن و پێیان وایە دەبێتەوەی تێکدانی جوانی سروشت. ئەوەش دەڵێن بەشێک لە خەڵکی بە ناچاری بۆی نەبوونی نەوت لە ماڵەکەی هەڵدەستێت بۆ کارە و پێویستە حکوومەت نەوت بۆ وڵاتیان دابین بکات بە تایبەت لە وەرزی زستاندا. پەیام ئەوەیە کەوا ژنگە تێنەگەن بەڵام ئەبێ حکوومەتیش پێش ئەوەی کەوان دەست بە داربڕین هەوڵی نەوتیان بۆ باشون کە ئەوان شوێنەکەیان ساردە تێگەی لە من چونکە ئەو ڕاستەکەی ژنگە نابێ دارەکە بڕێتەوە بەڵام ئەبێ حکوومەتیش هەوڵ باکات پێش ئەوەی کە سەرما و سۆڵەر نەوت بووە بۆ شوێنانەی کە سەرما بەفر زیاتر لێبارێت. ئەبێ حکوومەت دەوت دابین کە بۆ خەڵکە حتا دار نەبڕن و ئەو سروشتەکە تێک دەدا. هەر وڵاغەڵەتە بەڵام کە مەجبوریشە و خەڵک ناچارە چ بکە سەرمایە بێ. سەرڕایەوەی تا ئێستا ڕووبەری سەوزایی لە هەرێمی کوردستان نەگەیشتووەتە ئاست ستانداری جیهانی. ساڵانە بەشێک لە فەرمانگەکانی حکوومەت و ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە هەڵمەتی نەمامچاندن ئەنجام دەدەن. بە تایبەتی ماوەی چەند ساڵێکە ئەو هەڵمەتانە گەێنراوە تا شاخ و چیاکانیش. چالاکوانانی ژینگەش دەپرسن ئایا دەکرێت بەشێک لە وڵاتیان نەمان بچێن و بەشەکەی تریش بیبڕنەوە کە بەرپرسی یەکەم لەم کارە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانن کە ناتوانن سوتەمەنی بۆ وڵاتیان لە وەرزی زستاندا دابین بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.